پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێ نادەن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێمافیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارە چوارشەمەیە و کاتژمێر 9 و کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی عزیز، من بنار مستەفا خۆشحاڵم جارێکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV و ئەمڕۆ 28 ئایاری 2025 دوو بابەتمان بۆ ئامادەکردوون کە چاوپێکەوتنیان لەسەر دەکەین. سەرەتا سەبارەت بەو گرێبەستانەی حکوومەتی هەرێم ئەنجامی داوە و هەروەها ئەمریکا چی ئەگەیەنێت لەم حاڵەتەدا و لەم کاتەدا زیاتر بە سەرۆکایەتی پارتی ئەم گرێبەستانە ئەنجام بدرێت. بەرنامەی یەکەمی ئەمڕۆمان دەبێت وەک هەفتەی ڕابردووش بەڵێنماندا کە لە پێشوازی ڕۆژی جیهانی منداڵاندا بەرنامەی تایبەتمان دەبێت لە سەردۆخی منداڵانی کوردستان. کاتێک کە ئەمێنێتەوە لە بەرنامەکانی ئەمڕۆماندا دووبارە تەماشای ئەو دۆکومنتارە پێشەنگ دۆک دەکەینەوە کە تایبەتە بە ئیسلامی سیاسی لە کوردستان. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەوانەی ئێوە ئەیخەنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بۆ بەرنامەکانی ئەمڕۆ. بەڵە بینەرانی عزیز، زەرۆک ئاماژەمان پێدا یەکەم تەوری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باز لەسەر ئەو گرێبەستانەی حکوومەتی هەرێم ئەنجامی داوە. ئەکرێ بە شێوەی گشتی لەسەر گرێبەستەکان قسە بکەین. بەڵام بە دیاریکراوی ئەم گرێبەستانەی لە ئێستادا
ئەنجامدرا. ئەم بابەتە شتاوتۆ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکردی کوردستان. عوسمانی حاجی مارف ئێوارەی باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی و باش و سپاس بۆ خۆت و بۆ بەرنامەکەت. ماوەیەکی زۆرە حکوومەتی هەرێم گرێبەستی ئاوا زەبەلاحی لەم شێوەی ئەنجام نەداوە. لە ئەمریکا مەسرور بەرزانی واژۆی کرد لەسەر دوو گرێبەستی زەبەلاح تێکڕەبڕی 110 میلیارد دۆلار و لەسەر غازی سروشتی هەرێمی کوردستان. هەڵوەک حکوومەتی عێراق وتی کە ئەمە نایاساییە، بەڵام ئەمریکا پشتیوانی کردووە. چی وا دەکات لە دۆخێکی ئێستادا حکوومەتی هەرێم ئەتوانین زیاتر بڵین پارتی بتوانێت ئەم گرێبەستە ئەنجام بدات؟ واقعەکەی وێ بێ ئەگەر ئەم لێکدانەوەیەکمان بێ لەسەر ئەم پەیوەندی بەرزانی لەگەڵ ئەمریکا بە تایبەتی چوونی مەسوول بەرزانی بۆ ئەمریکا و لەما کاتە واژۆکردنی ئەو گرێبەستانی کە دەربارەی نوت و هەتا بازە پرۆژی بازرگایی تریش کە ممکنە ئیدامی بێ ئەتوانین بیگەڕینەوە بۆ ئەو ئاڵوگۆڕانی کە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە ڕوویە. مەبەست لە ئاڵگۆڕانی لە ڕۆژڵاتی ناوەڕاستە هاتوۆتە پێشەوە چین. یەکێکە لەوەی گرنگیان ئەوەیە کە ئەمریکا دوای پاشەکشەیەکی زۆر لە استراتیژیەکەی کە چەند دوو دێ زیاتر لە ناوچەکەیە بووی، بەڵام کێشمەکێشی لەگەڵ وڵاتانی زلهێزی دنیا جۆرێک هەوڵیدا ئەو پێگە سیاسی و اقتصادی خۆی لە ناوچەکەی ڕۆژڵاتی ناوەڕاستە بگەڕێتەوە کە بە بۆچوونی من لەو بارەیەوە توانوێتی مەسائلی جدی پێچێ و دەوری ببینێ و جۆرێک توافق لەگەڵ رووسیا لەگەڵ سین توافقی هیچ ئەوەی کە کۆتایی ئەم دۆخەی ئێستا کە ناوچەکەیە بەرەوێ بەرێ بەشێکەوەی کە مەسەڵەن تا تەنازولات بۆ رووسیا بۆ ئۆکرانیا و هەنێ ڕێکەوتنی کە لەگەڵ وڵاتانی خلیج وە لە هەمان کاتە مەجاالدان بە ئیسرائیل کە چۆن دەوری بینی لە پاشەکشە بە حەماس و حیزبوڵا و لەما کاتە دواتر ڕوخانی ئەسەد و ئەو ئاڵوگۆڕانی کە لە بەرامبەر ئێران ناکرێت. ئەمانە واقعەتێکن استراتیژی و سیاسەتێکە کە ئەمریکا دەوری جدی تیابینی وە ئەمریکا هەر بۆ بێژگە لە باڵادەسی بۆ ناوچەکەی لەما کاتە هەوڵدان بۆ زاڵبوون لە ناوچەکەیە لە باری ئابوووریەوە ئەو ئیتفاقاتانی کە بینیمان لە سعودیە کردی لە وڵاتانی خلیج کردی بە جۆرێک لەگەڵ تورکیا هەیەی حتا قسەکردن لەگەڵ ئەحمەد شەرە ئەمانە هەمووی ئەو پاشکوی ئەو سیاستانن کە ئەمریکا باڵادەسی خۆی لە ناوچەکەیە پەیگیرتر بکە زیک فراوانترکە و لە هەمان کاتچە ئەو مانەوەی چێشمەکێشێک کە لەگەڵ ئێرانە تا ئێستا بەردەوامە کە چەند دانیشتنیە کراوە بەر و جارێ مەسەلەکە یەکلایی نەبووتەوە لە هەمان کاتە ئەگەر تەفاسیلی مەسەلەکە لە چوارچەوەی تەفاسیلیا یەکێ لەوانەیە کە مەسەلەن بۆ نمونە پەکەکە چەکدانانی پەکەکە ئەمە هەمووی پەیوەندە بووت بارودۆخەوە لە هەمان کاتە مەسەلەن هەوڵدان فشارخستنە سەر حکوومەتی عێراق بە یەکێ لەوانی کە هەڵۆشانەوەی حەجی شعبی یا بوو چونە ناوسپاوە بە حەجی شعبی واتە فشارهێنە بۆ حکوومەتی عێراق بۆ تەسلیمبوونی ئەگەر سەرنج بن حکوومەتی عێراق چارەنووسی حکوومەتی پەیوەندە بەو گرێبەستانە یا ئیتفاقاتانی کە یا ئەو چشم ململانی کە ئەمریکا لەگەڵ ئێرانەتی کە تا بۆچووی من چوارچەوەی هەمانگی هێزەکانی شیعە چاوەڕێکن ئەم دۆخە بەرەوەچۆڕە بەمانایەک ئەتوانم ئەوە بڵێم ئەم باڵادەستی ئەمریکا ئەم هاتنە مەیدانی ئەمریکا حکوومەتی عێراقی لاواز کردووە هاوسەنگی هێزی حکوومەتی عێراق گۆڕاوە و قابلی ئاڵوگۆڕی تریشە بە تایبەتی کە هەڕەشە لەسەر هەڵۆشانەی حەجی شعبیە ئەمە کە ئەکرێ بەحاسب پرۆسەیەکە ئیمکانی هەیە ئیمکانی زۆرەکە ئەمریکا بۆ زیاتر کۆنتڕۆڵکردنی عێراق بە حکوومەتیەوە بە فیدراڵەکەیەوە بە حکوومەتی هەرێمەوە جۆرێک باڵاتی خۆ بەسەرا فەرزکە هاوسەنگی هێزی گۆڕیوە بە قازانجی پارتی دیموکراتی کوردستان بە قازانجی بارزانی ئەگەر بیر بێ دەورانێکە لە هەمان کاتا پارتی دیموکراتی کوردستان یا بەرزانی هاوسەنگی لە بەرامبەر حکوومەتی عێراق پایدارتر بوو پێگەیکی بەخۆتری هەبوو خەریکی گرێبەز بوو و بێژگەل لە ناردنینەوت بە قاچاق لە هەمان کاتە بازرگانی ڕسمیشی هەبوو ناکۆکی نیە لەگەڵ ئەو ئامانجی پێشتر هەیبوو کە مەرکەز لە عێراقدا بەهێزتر بکاتەوە
ئەگەر بقسەکانم تاواکەم مێنێسەوە سوالێکی جدیە دەستی خۆش بێت سوالیشی باشەوەی سەمون لە تەکمیلی قسانات بێمە سەرەوە بەڕێ ئەو دەورە بەڵام دوای ئەوەی کە سیاسەتی ئەمریکا یا ئەو دۆخی کە لە عێراقا بوو و مۆقعێتی حکومەتی عێراق و چوارچەوەی ئەمانی بە وجودی ئێران بە دەوری ئێران توانی جۆرە پاشەخشە بە پارتی کوردستان کە وەکو کۆنتترۆلی سنوورەکان وەسانی بازرگانی بەنەوت نادە دەروێنی کۆنتترۆلی هەتا سوورەکان بە بازرگانی بە قاچاقچێتی بەرحاڵ بەتادا بە قەراری محکەمەی فیدرالی کە پارتی ناچار بوو تەسلیمێ بەوانە بەڵام تۆ سێری کە ئێستا کە ئاڵ و وەزاکە هاتۆتە پێشەوە بەمانایەکی تر ئاڵوگۆڕ جارێکی ئەم ئاڵوگۆڕە مۆقعێت و پێگەی پارتی زیاتر کردووە و پارتی لەم ئیمکانێت و مۆقعێت و ئەمریکاش کە پشتیوانیەکە و هەتا مەسەڵەن علاقەی حکومەتی هەرێم یا بارزانی زیاتر بە تورکیاوە بە ئەحمەد شەرعەوە بە ئەمریکاوە حتا هەوڵدان ڕێکەوتن لە ژێربەژێر لەگەڵ ئیسرائیلا تاوای ئەمانە پێگەی پارتی خسۆتە جێگەیەکی کە بتوانە جارێکە گرێبەستکە ئەسڵی مەسەلە بەمانایەک گۆڕینی هاوسەنگی هێزە پارتی مەسەڵەن هەتایەکێ لە ئیتفاقاتانێک کە بوو کە نابێ پارتی هیچ شێوێ بێ حکومەتی فیدرالی بکە بەبێ پرسی ئەوان بکە هیچ گرێ بەسێ هیچ اتفاقاتێ بەڵام زۆر بە ئاشکراوە لەبەر چاوی هەموو دنیاوە مەسعود چوو بۆ ئەمریکا و گرێبەستشی کرد و ئێتر ئەوەی کە قسەی لەسەرە کرد ئەم گرێبەستانە مەسەڵەن واقعینین یان نازانم دروستکراوە یا چێکە بەڵام بەبەر چاوی ئەمریکا و بەبەر چاوی دنیاوە کارێکی لەم بابەتە هینەکەی پێکهاتەکەی هەرچیەکە معنای بەرزبوونەوەی پێگەی بارزانیە لە مقابلی حکومەتی عێراق لە هەمان کاتە زەعیبوونی حکومەتی عێراق ئەگەر بۆ بەشی ئەم سوالی تۆ ئەمەش کە سوالێکی مهم و گرنگە یەکی لەوەی کە سیاسەتێکە بوو کە عێراق مرکزی کرێتەوە مرکزی بوونەوەی عێراق باخیە یعنی بڵین یەک پاراستنی یەک پارچەی عێراق بەڵام ئەوەی کە ئەمریکا ئێستا لە مقابلیا وەساوەتەوە دژی یەک پارچەبوونی عێراق و مرکزیەتی عێراق نییە لە بەرامبەر ئەو حکومەتەیە کە چوارچێوەی هەمانی پیشیان هێناوە و جۆرێک ئەبێ ئەم چوارچێوەی هەمانیە تەواو تەسلیمی ئەمریکا بێت کە هەموو ئەزانین کە پێک هاتەی چوارچێوەی هەمانی یاخو حکومەتی عێراق تەواو ژێردەستەی سیاسەتەکان و بەرژەوەندەکانی ئێرانە ئەمە واقعەتێکە و ئێستا ئەم کەوتم ئەم ئاڵ و گۆڕانە کە ئەمریکا لە مقابلی ئێرانە پاشەکشە بە ئێرانەکە و ئێرانیش تەسلیمکە و ئێران دوورخاتۆ لە رووسیا و سین کەمە هەوڵێکە جا پرۆسەکی چەنەخانە مەسەلەیەکی ترە بەڵام ئێرانیش بەجۆرە بۆ مانەوەی خۆی بۆ پاراستن لە دەسەڵاتەکەی بۆ پاراستی حکومەتی جمهوری ئیسلامی هەموو دانیشتێک چەند هەنگای ئەو نیشانێن کە حکومەتی جمهوری ئیسلامی نزیکە بێتەوە لە ئەمریکا و ئەمریکاش تەسریحەکانی یا قسەکانی هەمیشەوەیە کە بەخۆشی بێ بە شەڕ بێ بەخۆشی بێ بەڕێکەوتو بێ ئەبێ ئێران تەسلیمی بێ ئەمە ستاجێت کە سیاسی ئێران ئێستا ئەمریکا گرتوێتێ بەر بەڵام مانای ئەو نییە کە مرکزیەتی عێراق نەپارێزێ بڵین کوردستان جیا کاتەوە مەساعەتی درێ بێ بەڵام ئەمە جۆرێکە ئەم گۆڕین هاوسەنگیە فرسەتی یاوە بە بەرزانی و بە ئەمریکاش پشتیوانیەکە کە ئەم گرێبەستانە بکە کە تۆ لە حەزەکەی لە قسەکانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسیەوەکە کە ئومێدەوارن کە ئەم پرۆسەی هەموو عێراق بگرێتەوە و چوونەکانی کە جاری ئیشارە پێە چوونی بۆ وڵاتانی خلیج تەوافقانی بینی ئەحمەد شەرع هەمووی باڵادەستی ئەمریکایانی دۆخەکە گۆڕاوە و گۆڕانی کەش بەڕێوەیە بەتایبەتی یەکلایی بوونەوەی ململانەکەی نێوان ئەمریکا و ئێران و حکومەتی عێراقی چاڕێ لە تزاری ئەمایە ئایندەکەی بەرەوشوە ڕۆ ئەکەوێتە سەر یەکلایبوونی لەسەر ئایندەکەی بڕە قسە بکەین چونکە لەو بارەشم پرسیارم هەیە بەڵام ئەمەوێ هاوکاتی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها جیهاد نەبووە کە لەگەڵ ئەمریکا ئێستا ڕێکەوتن و گرێبەستی جیاوازی ئەنجام داوە ترامپ سەردانی کرد بە وڵاتانی کەندا و لە چەند وڵاتە گرێبەستی سەدان ملیاردی ئەنجامدا ئەکری ئەمان هەموویەکو پاکێجێک تەماشا بکەین و زلهێزی ئەمریکا لە ناوچەکەدا دووبارە سایە ئەکا بەسەریە هەرو ئەو
نەخشی ناوچە ڕۆژهەڵاتی ناڕاست لەژێر کۆنتترۆلی رووسیا و سین دەربێنێ ئەمە سیاسەتێکە بەڵامە ململانەیەکە تەقابلەکانی مقابلەکانی شتێکنەوە بەرەوکیۆڕا تا ململانەی رووسیا و سین و بەرەکانی تری وڵاتانی زێزی دنیا هەبێ ئەمریکا ناتوانێت بە ئاسانی ئەم پرۆسیە تێپەڕێنێ بەڵام سیاسەتەکانی عمومن بەرەوەڕۆکە باڵادەسی بەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە و لەما کاتە ئیسرائیل وەسیلەیەکە کە بەکارێنێ ئەشێوێ تاکی دەکەمەوە لەوە کە ئەوێ ئێران پابند کا بە سیاست و بەرژۆنەکانی ئەمریکا بۆ خۆی ئەم واقعەیە وەکوتم ئەم گرێبەسانش لەم فەزایە لەم دۆخە سیاسی و دۆخە ئابووری کە هەیە لە ناوچەکە هاتۆتە پێشەوە چۆن باڵادەسی سیاسی و عسکەری لە ناوچەکە بکە لاما کاتە مەجالە بەم پرۆژە ئابوووریانش کە هەتا عازیا بووی کە ئەم پرۆژانە هیوادارە کە حکوومەتی عێراقیش بێتە پێشەوە بەڵام لەژێر سایە و سیاسەتی ئەمریکایە نەگە لەژێر سایە و سیاسەتی عێلاقەیەکی ئابووری کە چەندین وەختە ئێران کۆنتڕۆلی بازاڕی عێراقی کردووە ئەمە واقعەتێکەوە جۆرە ئەمریکای ئەو ئێران عەزلکا لە عێراق و دای بڕێ لە هەر بەرژۆندێکی اقتصادی کە ئێران لە عێراق جێبەجێ کردو مثلا پێشتر مەجای یابوو بەجیانەوەی کە حەساری اقتصادی بەسەر ئێرانە فەرز کردو بەڵام مەجای پیا بوو کە لە عێراقا قاچاقچێتی بکە بازرگانی بکە ئابگۆڕی دراو بکە و عملەی سابە ئێران دەستی کە جۆرێک تاویزی یا قەرەبووی ئەو حەسار بکە کە لە سەرێتی لەلایەک حەساری خۆسە لە جمەجارێ ئێستا تقریبا لەم کێشمە کێشومەلانەیە کە لە بەرامبەر ئێرانەهەیەتی ئەوێت تەواو بنبڕیکە لەو ئیمکاناتی کە لە عێراق بێتی و بنبڕنی ئەمە بەمانایەک ئێران ناچارە کات تەسلیم بێت ئەگەر هیچ پەیوەندیشی بە ئێران هیچ جۆرە منفەزێک دەرچوویی نەبێ بۆ سەباتی ئابووری خۆی و تووشی قەیرانی گەورە بێت کە لێسەش ئەو قەیرانانە سەری هەڵاوە لێرانە ئەگەر لە عێراق دابڕێ زەڕی گەورە ئاخوا و بۆیە ناچارێکە کە پەیوەندی لەگەڵ ئەمریکا بەسێ و جۆرێک لە رووسیا و سین دووری خاتوو بەڵام رووسیا و سین ئەتوان چی بکەن ئەو مەسەلەیەکی ترە چارەنووسی مەنتەقەی و ململانەی وڵاتانی زلێزی دنیاە ئەوەی کە تاکی دەکەمەوە ئەم گرێبەسانە چۆن قسەی لەسەر کرێ و هیچ نییە و ئەسلی نییە و ڕێنەوە شتی سانەوی هیچ بەسەلێک نییە مەسەلەکە پێگەی بەرزانێک کە چۆتە سەر و حرەکات دەکاتەسەر و حرەکات دەکات و بەرژەوەندی اقتصادی بۆ پرۆژەکانی خۆی فراوانترەکە و فرسە دێنێ جامە ئەخایەنێ چەند نەخانە لە عێلاقەی بۆ دۆخەوەیە کە ئێستا مادام ئەمریکا پشتیوانێ پشتێکی قایمی هەیە بەزانی بەڵام ئەم دۆخە وەکوتم پەیوەندی زیاتر بەو یەکلایبوونەوەی هەیە کە کێشەکانی یا باڵادەسی ئەمریکا بەسەر ئێرانە یەکلای بێتەوە پرسیارێکی سەرنجڕاکێش هاتۆ لە بهینەرەوە کە بۆ خۆشم ئەوە جێی پرسیارەکە هەم ئێوە لە قسەکانتانە زیاتر جەختان لەسەر بارزانی کردوێتەوە کە پێگەی بەهێز بۆ ئەمریکای لە پشتە لەم کاتەدا و هەروەها میدیاکانی یەکێتیش ئەگەر ئێستا تەماشا بکەین کەمتر ئەم ڕێکەوتنانەوە کوشتێکی ئیجابی تەماشا دەکەن پرسیاری بینەر ئەوەیڵێ ببووراگەر پرسیارە دروستەکە بێنمە سەر شاشە دەڵێ بە بۆچوونی ئێوە یەکێتی هەر ئاگادار بووە لە ئەنجامدانی ئەم گرێبەستانە ئەزای شوێنێک کێرە شتانی کە موهیمە تۆ لەم سەری هەڵبینەکە بکە پێگەنانی حکومەتەکە بەشی ئەساسەکەوەیە کە یەکێتی زۆر لاواز بۆ لە بەردەمی پارتیە بەتاوەتی کە بەمانایە مادام کە پێگەی ئەو چۆتە پێشەوە ئەم لاواز بووە و جۆرێک کەم و کوڕەکانی یەکێتی یا دەوری مۆقعەتی یەکێتی کە زۆرتر لەگەڵ حکومەتی عێراقا ڕێک بوو لە یاخو مەسەن پاشکوی سیاسەکانی ئێران بوو لەم دۆخەیە بە زەرەرێتی ئەوەی کە چەند ئاگاداری هینەکانی بەرزانیە بڵێمەوە شتێکی سانەوێ لە مۆزۆکە ئاگادار نییە ممکن ئاگادار بکەین ئاگادارژێ بەڵام ئەوە دەورێکی نییە بە جارێکی تر لەم دەورەیە پاشەکشەیەکی ترە بە خودی یەکێتی نیشتیمانی بە خودی ماڵی تاالبانی لە بەرامبەر
لە بەرامبەر بارزانە بەرزانیە کە پێگەی لە بەرامبەر حکوومەتی عێراق و چوارچووی هەمانیان بەخۆ بێ ئەبێتی جگەڕێگەی چێوێ کە ئەوی بەشێکە لەو پێک هاتەیە بەشێکە لەو پێکاتەی کە دەور و دەخالەتی سیاستەکانی ئەمریکا لە ناوچەکە پاشکۆبوونی یەشێتی بۆ ئێران بەڵام ئەم تەوازنە گۆڕاوە ئەم واقعەتە دەوری و باڵادەستی ئەمریکا گۆڕێتی وە زۆرتر جێگە و پێگەی تووشیا لە منتەقە بەمانایەک بڵێم چی خودی پارتی کوردستان یا بارزانانی هەم لەگەڵ تورکیا علاقەی بەخوتە و هەم پشتیوانی ئەمریکاشەیە ئەمە پێگەی بەرزکەوتۆ ئەمە تا سەرەگرێ چۆن ڕوا ئێستا دۆخەکە ئاوە ئایندەکەی چۆنە بێ بەحسێکی ترێت بڵین منتەقەکە ئەنوا کێشە و مەساعدیکێتە کە یەکلایی نەبووتە و ئەمریکا چەند نتوانێت لای بکاتەوە یا تووچە چەند نتوانێت لای بکاتەوە باسێکی ترە بەڵام ئێستا بڵێ من ئەوە مەسەلەیە کە پێگەی یەکێتی نیشتمانی یەکەم لاواز بووە چۆتە پێگەی حکومەتی عێراقی لاواز بووە ئەم هەنگاوانەی بارزانی فرسەتێکە خۆشێتەوە لە مقابلی حکومەتی ئێسای عێراق و پێکهاتەکەی کە سەر بە ئێرانە ئێرانی ڕۆزی خراپە لە مقابلی ئێرانە ئەمریکا پرسیاری بینەرێک هاتووە تایبەت بە کتێبەکەی ئێوە و ئەو هەندێ بابەت کە لەوێدا ئەم باستان کردووە بابەتەکە جیاوازە پەیوەندی بەم باسی ئەمڕۆمانەوە نیە بەڵام ئەگەر لێرە بتوانین ئەمە خۆزینەوە بیکەینە دەرفەتێک بۆ ئەوەی کە بەڵێنت لێوەرگرین بەرنامەیەک تایبەت بکەین لەسەر ناوەڕۆکی ئەو گەشە ئابوووریانی لە کتێبەکە تا ئاماژە و پێکردووە و هەروەها ئەو پرۆژەی دۆڵپینەی کە لێرەشا بینەر ئاماژەی پێرە تاوەکو هەم بینەر وەڵام بگرێتەوە هەم بتوانین بڕێک زیاتر ئەو بابەتانە تاوتێ بکەین ئەتوانم لەو بارەوە بە کورتی شتێ بڵێم ئەزانم بە بەسچێ لەو کتێبە یاخو سینەگەیە کە ناوچەی ڕۆژە هەڵاتینەوە ئاراستێکێک کە بۆ سەرمایه‌گوزاری ئارام بێتەوە ئامن کرێ تەمین کرێ کە غەرب و ئەمریکا و سەرمایه‌گوزاری بکەن بڵێ من ئەم هەنگاوانە بەشێک لەو حرەکەیە ڕاستە عاقبەتەکەی ئەوە مەسەڵەن بڵێن کوشتارێکی زۆر لە غەزە هەیە یا حزب الله وای بەسەر هات یا مەسەڵەن منتەقەکە ئەنوا کارەساتی تر هەیە بەڵام تەوجیهەکەی کە ئەمریکاش کەسە ئەوێ سەرمایه‌گوزاری بکە و هەموو سەریکی هەموویان خەریکی بازرگانی بنەوتۆ هێنانی خەتی ئاوریشمی یا مەسەڵەن دۆڵفین هەموو خەتە بازرگانیانی کە مواصلات ئاسان کاتەوە خەتی قیتار و خەتی هێنانی کەشتی بۆ فاو هەتا بۆ ناوچەی خەلیجیش مانە مەسائلێکن کە پێویستی بە ئارامبوونەوەی سەرمایه‌گوزاری هەیە ئەنی ئەمنیەتی سەرمایه‌گوزاری بێ ئەمنیەتی هەبێ و حتا ئیلا ئەو یەکێ لەو شتانی کە ئەمریکا تەشکیل دەکاتە سەری غازە لە ناوچەکە غازە لە سووریا غازە لە عێراق غاز لە کوردستانە کە ئەمانە سەرۆتێکی گەورە لەم ناوچەوە ئەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ خودی ئەمریکا و کە کۆنتترۆلی بکە لەباری اقتصادیەوە زۆرە چێتە پێشەوە بۆ باری جامە چەندەمانە ئەڕۆنە پێشەوە مەسایلی ترە و ئەو پرۆسەیە کە من لە کتێبەکە وتاریترا باسم کردووە ئەو ئاڕاستەیە باقیە نەگۆڕاوە و هەر ئیجاکەشی ئەوەیە ئەنی ئەوەی کە تۆ فقط سەریکەی نۆتەکە میلیشیای زۆرە نائەمن بوو مەسەڵەن بڵێن چەشمە کێشە هێزە میلیشیانە بوو تقریباً وردە هێزە میلیشیاکان بە جۆرێک خەریکە کۆتاییان پێن و ئەوێتە شتی مرکزی و حکومی کە چامە مناڵێمە بەمانیەک لەگەڵ 4 ساڵی پێ بچێت تاوی کە ئەو دۆخە ئارامە بێتەوە بۆ سەرمایه‌گوزاری هەڵبەت پرسیاری بینەر بابەتی تریشی لە خۆی گرتبوو وەکو سوودی بۆ بزوتنەوەی کرێکاری و چینی کرێکار هاتا دوای بەڵام ئەگەر بکرێت لە بەرنمەیەکی ترا زیاتر لەسەر ئەم بابەتانە بگەڕێنەوە زۆر سپاس سەر تەوەری گیرەبەستەکانی حکوومەتی هەرێم و دوپرسیار بکەم ئەویش دەمجی بکەم بە سەرنجی بینەرێکەوە دەڵێ کە یەکێتی هەر خۆی وەکو تریش لە بەرامبەر پارتیدا پێگەی لاوااستر بوو ئێستا ئەمریکای لە پشتبێ ڕەنگە کاریگەری زیاتر دەربکەوێت بەڵام نەوێ بە پێچەوانەوە بڵێم کە ئەلبەت لە قسەکانی خۆتاندا هەو بەڵام ئەم بەرەیتر نزیک لە ئێران حکوومەتی عێراقی بێدەنگ دانانیشێ هەرەوە تا ئێستا ئەم گرێبەستانەی پارتی بە نایاسایی لە قەڵەم دەدات یان ئەف پێتان وایە تەسلیم بن
کێ تەسلیمێ ینی پارتی تەسلیمێ نا بەرامبەر حکوومەتی عێراق بە بەسوجێ ئەوە هاوسەنگی هێز ئێستا کەمادان بە قازانجینە بێت بەسەر دەورانێت توانیان بنای محکەمەی پێشتر خۆ پێشتر حکوومەتی عێراق هیچ شتێکی نێتوانین لە بەرامبەر حکوومەتی هێرێما بیکە تاکو جۆرە پێگەی بەرز بوو و محکەمەی فیدراڵی بە محکەمە و بە سیاست و بە فشارهێنان هەتا ئەگەر بیری بێت دوای ڕفراندۆمە هەجوو بۆ سەر هێرشکردنە سەر ناوچەی کەرکووک و هەولێر و هەتا پاشەکشی گەوریان بە پارتی کرد لە وەختەیە پارتی زۆرتر تەسیم بوو بەڵام جۆرە دۆخەکە گۆڕ کە دۆخە تەوازنخوا بگۆڕە دۆخەکە بگۆڕێ قساکەن ئەین بە محکەمەیدا شکاتی لێگەن بەڵام پێگەیە کە ئێستا بارزانانی هەیەی و ئەمریکا پشتیوانەتی بەڕێ من زەحمەتە وا بە ئاسایی توانن ئەم حکوومەتی ئێستا کە خۆی لەژێر پرسیارایە حکوومەتی عێراق خۆی لەژێر پرسیارایە لە مقابلی ئەمریکا ئەبێ پێکاتەکەی بگۆڕێ ئەم حکوومەتە ڕەنگە هەر لە چوارچێوەی خۆ لە چوارچێوەی ئیتالی تەنسیقیشە چوارچێوەی هەمەیشە کە ئێستا مەسەن سێریکە لەم ئینتیخاباتەیە سوودانی و لەگەڵ جەبێکی کە کە سوودانی بەشێکی ڕئیسی و ڕئیسی ئەو ئەم وڵاتەیە لە ڕێگەی ئیتالی تەنسیقەوە لە ڕێگەی چوارچێوەی هەمانیەوە بەڵام چۆتە لیستی خەریکە لیستێکە دروستەکە و کە لە کەسانی کەش لە چوارچێوەی هەمانی هاتون درۆ لەگەڵی هاوبەشن ینی چوارچێوەی هەمانی زۆر لاواز بووە ینی موقعیتی حکوومەتی عێراق لە هەموو لایەکەوە لە پێکاتی خۆیان لە فشارێکە لە ئەمریکاوە لە سەرەتی لە پشتیوانێک کە لە وەزعێکی ئەقتصادی کە ئیسفارەی لێکرد ئیسفادی لە پەیوەندی و دەخالەتی ئەمریکا کرد بۆ مەسایلی ئەقتصادی هەم ئێرانی ئیسفادەیەکرد هەم عێراقی ئیسفادەیەکرد و حەسەڵ عێراق بوو بە بازار ڕێشی تەواوی ئێران و ئەمریکا معلومە کەەوە خەتعەکە وەکەوە خەتعەکە فەزای دۆخی اقتصادی و سیاسی منطقە بە تایبەتی عێراق ئاڵوگوڕێکی بەسەرە ئەم حکوومەتە چۆن نتوانێت ئیداریکە بەحسێکی کەوتای کێلانی کە سوودانی خۆی جاکردو لە چوارچێوەی هەمانی جامت بەرەو چۆ ڕائیتخاباتەکە ئەکرێ چۆن سەرەگەی ئایندەکەی چۆنە بێت ئەوە بێت چاڕێکم بداین مستەقبەلی ئەم چەشمە کێشە بەرەو چۆڕە عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە عزیزان خولێک وچان دەدەین و پاشان سەبارەت بە ڕۆژی جیهانی منداڵان بەردەمەمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. وەڵە بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و سەرەتا بە داوای لێبوردن لە بینەرانەوە کە تەواوی ئەو پرسیار و سەرنجانی هاتبوو بەهۆی کەمی کاتی بەرنامەکانەوە نەکرا هەمووی تاوتێ بکەین بەڵام هەڵبەت لە بەرنامەکانی تردا دەرفەت دەدۆزینەوە کە بێ وەڵام ئەم پرسیارانە نەمێنەوە. ئێستاش سەبارەت بە پێشوازی ڕۆژی جیهانی منداڵان هەفتەی پێشوو ئەو دۆکومنتەی هاوکارمان بڵاو کردەوە و بەڵێنماندا کە قسە و باسی تایبەتمان دەبێت لەسەر ڕۆژی جیهانی منداڵان و دۆخی منداڵان لە کوردستان. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ ئەمیرە موحسین لە ئەندامی بۆردی سنتەری بەرگری لە مافەکانی منداڵانی کوردستان. ئەمیرە موحسین ئێوەرە باش و سپاس کا لەگەڵمانیت. قیبارەی ئێوەش باش و سپاس بۆ ئێوەش بە قوربان. ئەمێرە پرسیارەوە دەست پێ بکەم کە گرنگی ڕۆژی جیهانی منداڵان کە هەڵبەت یەکی شەشە یەکی حوزەیرانە لە چیدایە بۆچی ڕۆژێک هەیە بۆ منداڵان؟ بەڕای من بۆچی ئەبێت ڕۆژێک بۆ مناڵان دابین بکرێ کە بە ملیۆنەها مناڵ لەم دنیاەدا نەخوێنەوارن ملیۆنەها مناڵ ئاوی خواردنەوەیان نییە ملیۆنەها مناڵ چاوەڕێی خواردنن خواردنی پێویستیان نییە ڕۆژانە بۆیان دابین بکرێ کە ئەمانە ئیحسایی یوئێن خۆیەتی کە ئەم ڕۆژەی بۆ مناڵان داناوە کردوێتی بە ڕۆژێکی تایبەت بۆ مناڵان. هەڵبەتە ئەبێ ئێمە ئەوە لەبیر نەکەین کە ئەم ڕۆژە
ڕۆژێکە کەسە ئینسانە ئازادی خوازەکان ئینسانەکانی کە داکۆچیەکەن لە مافەکانی مناڵان بە زەختی ئەم ئینسانانە ئەم ڕۆژە سەپێنراوە بەسەر UN و بەسەر هەموو وڵاتانی جیهاندا. ئەگەر چایەک بخشێنین بە مناڵانی سۆماڵ و ئەفریقا و جەزائیر و یەمەن و ئەمانەیە بینین بە سەدەها مناڵ نان نییە بیخۆن، بە سەدەها مناڵ تینون، بە سەدەها مناڵ بن بە قوربانی شەڕەکان. بۆ نمونە نمونەیەکی زۆر حەی و بەردەست کە ئێستا مناڵانی غەزە بەپێی ئامارێکە کە UN بڵاوی کردوتەوە لە هەفتەی ڕابردووە 14,000 مناڵ معڕەزن بۆ مردن لەبەر ئەوەی خواردنیان پێناگا. 14,000 ماڵ بەپێی ئیحسایەی ئەمان خۆیان بێ لەو هەموو مناڵانی کە تا ئێستا ژمارەیان نازانرێ کە بەهۆی ئەو شەڕە سەپێنراوەی ئیسرائیلەوە کە سەپێنراوە کە بوون بەژێر داروپەردی شەڕەکانەوە بێ لەو مناڵانە ئەمانە ئیتر ئەبێ بۆ ڕۆژێک یعنی ڕۆژێک تایبەت کرێ بە مناڵان. هەڵبەتە ئێمە ئەبێ ئەم ڕۆژە ئەبێ بە خەباتی خەڵکی ئازادی خواز بە خەباتی خەڵکێکە داکۆکی لە مافەکانی مناڵانەکە ئەبێ ئەم ڕۆژە بکەین بە خەباتێک بۆی ڕۆژانی داهاتوش بۆ مناڵان ڕۆژانێکی خۆشبەختی بێ، ڕۆژانێک بێ پڕ بێ لە یاری، پڕ بێ لە جوانی بۆ مناڵەکانمان، پڕ بێ لە دنیایەکی ئارام و ئاسوودە و بێ شەڕ بۆ مناڵەکانمان. ئەگەر بینە سەر کوردستان، منداڵانی کوردستان ئێستا لە چی دۆخێکدان؟ هەڵبەتە کوردستانیش بێبەژ نییە لەو مناڵانی کوردستانیش بێبەژ نین لەو مەحرومیەت و لەو بارە ناهەمواری کە بەسەر هەموو جیهانایە و بۆ بارە ناهەموارێ بە تایبەتی کە بەسەر کوردستانەوەی بەهۆی ئەو نەهامەتی و بەهۆی ئەو بێموچەی و بەهۆی ئەو ناموچەیە کە نادرێ بە دایک و باوکان و ئەو وەزع ناهەمواری کە بەسەر کوردستانەوەیە مناڵان دایک و باوکان لە ژێر فشارێکی اقتصادیان مناڵەکانیان ناچار بەواکەن بێخەنە بازاڕی کارەوە کار بکەن کە بەهۆی بژێوی بۆ خێزانەکان و بۆ خۆیان دابین بکەن. بە سەدەها مناڵە بینی لەو سەرجادانە لەو ترافیکانە کاری پێکرێ، بە سەدەها مناڵە بینی لە مەعامیلەکانە ئەمە بێ لەوەی کە سوکایەتیان پێکرێ، ئەمە بێ لەوەی کە تەحەڕوشیان پێکرێ، ئەمە بێ لەوەی کە سوکایەتی بە ئینسانی بوونیانەوە کرێ وەک ئینسانێکی بچکۆلە کە ڕێز لە هیچ مافێکیان ناگیرێ. کوردستانیش بەهۆی ئەو بارە ناهەموارەوە کە بەسەر دایک و باوکانەوە بەسەر عامی خەڵکەوەیە زۆر بارین مناڵان ناهەموارە و مناڵان زۆر لە ژێرباری قورسی ئیشی تاقەت فڕۆکێنە مناڵان ئێسک و پرووسکە ناسکەکانیان خەریکە بەداخەوە خەریکە هەمویان چن و گیانی مناڵی خۆیان لە دەسەیان. ئەگەر بێت پێویستکە گۆڕانکاری ئەنجام درێستا لە کوردستانە ئاماژەت بە زۆر بار کرد هەر لە سوکاتی پێکردنەوە هەتاوەکو کارکردن و هەتاوەکو زۆر شتیتر پێویست ئێستا چی شتێک بگۆڕێت بۆ ئەوەی کە ژیانی منداڵان بەرەو باشتر بڕوات لە کوردستان مەدەستم بڵێ؟ خۆی کوردستان وەک هەموو کەس ئاگەرە کوردستان بارێکی اقتصادی زۆر ناهەمواری تایە. ئەمەیە کە خێزانەکانی ناچار کردووە کە مناڵەکانیان لەبەر خوێندن دەرهێنن و بینێرن بۆ کار. ئێمە وەکو خۆم وەکو سنتەری بەرگری لە مافەکانی مناڵان کارمان لەسەرەوە کردووە کە ئەم خێزانانە ئەبێ بەرچاوڕوونیان بدرێتێ. هەڵبەتە ئەم کارانە بەس بە خێزان ناکرێ، ئەم کارانە ئەبێ ئەم مناڵانە لە عالەمی خۆیانە بژین، عالەمی یاری، ئەبێ ئەمان مناڵانە مەکتەبیان، ئەبێ
باری تەندروستیان ئەمانە بۆیان دابین کرێ ئەڵبەتە ئەمە بە دایک و باوک ناکرێ بە تەنیا دایک و باوک بەرپرس نییە ئەمە دەسەڵات و حکوومەت بەرپرسە لەوەی کە باری تەندروستی مناڵان باش بکە کە مناڵان ئەبێ کە موچەیەکی وا بۆ دایک و باوک ببڕێتەوە کە ناچار نەبن بەو مەعیشەتیان مناڵەکانیان بنێنە بەرکار ئێمە سیمیناراتمان ڕێخستووە بۆ خێزانەکان ئەلبەتە ئێمە لە خێزانەکانەوە بێ دەست پێکەین کە خۆی بارە قورسەکە بەسەر خێزانەکەوەیە و دەسەڵات ئەمەی بەسەرا سەپانوە ئەبێت دەسەڵات بەرپرس بکرێ ئەبێ زەخت بکرێتە سەر دەسەڵات کە بار و ژیانی خێزانەکان فراهەم بکا بۆ ئەوەی مناڵەکانمان بتوانن بخوێنن بۆی بتوانن لە خوێنن مەحروم نەبن لە ژیانێکی ڕەفاه خوێن مەحروم نەبن مناڵیش حەزی لەوەیە فێری مۆسیقا بێ فێری ڕەسمکردن ببێ هیوایەتی هەیە حەزی لێ هیوایەتەکانی لە ژێر ئەو بارە ناهەمواری کە بەسەر خێزانەکانیانەوەیە ئەلبەتە ئەم مناڵانەش بوون بە زەحیە خێزانەکانیان لە پێشا ئەنجا مناڵەکان لەبەرەوە بێ حکوومەت دەسەڵات ناچار بکرێ کە خوێنن فراهەمم کە ئەبێ بەرپرسی یەکەم لە تەندروستی و لە هەموو شتێکی مناڵ ئەبێ دەسەڵات و حکوومەت بێ هەرچەنە ئێمە زۆر یعنی هینی ئەوە نین حکوومەت دەسەڵات ئەو شتانە بکە بێ ئینسانە ئازادی خوازەکان ئەو کەسانەی کە مافی مناڵەکانیان بۆ ویمە ئەو کەسانە ئەبێ فشار بخەنە سەر دەسەڵات داوا بکەن ئەبێ ئیعتراز بکەن ئەم ئیعترازاتانی کە مامۆستایان و مۆزەفین و ئەمانی کە چەند وەختە ئەگیرێ و بەڕێوە ئەچێ هەر بۆ خۆشکردنی ژیانی خێزان و مناڵەکانە بۆ ئەوەیە بەڵام ئێمە بێ باکی حکوومەت و دەسەڵاتمان بینیوە بەڵام ئیتر ئەبێ بەڕاستی ئەبێ خەڵک بێتەوە هۆشخۆیە بێ دایک و باوک بێتەوە هۆشخۆیە ئەبێ زەختێکی زیاتر لەم حکوومەتە بکرێ لەم دەسەڵاتە بکرێ بێ حەق ئەسێندرێ نادرێ ئەبێ ئەمانە حەقی خۆیان حەقی خۆمانن ئەبێ ئێمە بە هەوڵ و تێکۆشانمان بۆ مناڵەکانمانی فراهەم بکەین لە ڕێی خەبات و تێکۆشانمانەوە ئاماژەت بە خوێندن و پرۆسی خوێندندا لێرەدا بە گونجاوی دەزانم پرسیاری بینەرێک ئاراستەی ئێوە بکەم با زۆر دەکاکەڵێ دەسەڵات لە بەهۆی قوتابخانەی ئەهلیەوە حکوومیەکانی بێبەش کردووە و ئەمە چەندێک زیان ئەدات لە منداڵانی خێزانە هەژار و کەم دەرامەتەکان طبعاً زەرەری زۆرە خێزانی کەم دەرامەت مناڵەکەیت لەبەر خوێندن لابات ئیمکانی نییە لە حکوومەتی لە قوتابخانەی حکوومیشە پێی بخوێنێ بەڵام ئەمانی کە باڵە دەستەکانی کە اقتصادیان باشە مناڵی ئەوان باشترە خوێنێ باشتر فێرە بێ باشتر ئەچێتە کولیەی باشتر ئەچێتە شوێنی باشترە توانێ ئاواتەکانی خۆی هیوایەتەکانی خۆی بەدی بهێنێ زەرەرێکی زۆری هەیە لەوەی کە مناڵی فەقیر و کەم دەرامەت مەحرومە بەڕاستی لە خوێنن مەحرومە بێ لە یاریکردنەکانی مەحرومە بێ لە هیوایەتەکانی مەحرومە بێ بەهۆی نەداری و نەهامەتی خۆی و خێزانەکەوێتی بەڵام ئەوەی کە داراییەکەی باشە ئەوەی کە اقتصادەکەی لەسەرەوەیە ئەوەی کە باڵا دەستە ئەوەی کە پاروی دەمی مناڵەکانی ئێمە ئەجدێ بۆی ئەو ژیانی خۆی خۆش بێ طبعاً ئەو مەکتەبی باشترە خوێنێ و باشتر فێرە بێ و باشتر ئەچێتە پێشەوە و ئەمەش زەرەرە بۆ مناڵی فەقیر و هەژار و دوایە نەخا و ناتوانن بخوێن و مناڵەکانمان وایان لێ ئیتر بێئومێ دەبن لە خوێنن من خێزانێکە ناسم ئەمە بۆ نمونە باسێکم خێزانێکە ناسم ئەڵێ مناڵەکەی ئەڵێ دایکە تۆ بە منەڵی سەعی بکە بخوێنە دایکە تۆ بە منەڵی باشە دایکە خۆ من کە تەخەڕوجم کرد نابم بە هیچ شتێ سێری ئەم مناڵە لە ئێستاوە چی چووە بە مێشکە
ئەوە چوە بە مێشکەکە وەکو ئەوەی کە ماڵی دایک و باوکی کەم دەرامەتم ئەمیش سبێنێ بشخوێنێ و تەخەڕوج بکە دەرامەتێکی نابێت تەعیناتێکی نابێت ئەمان هەمووی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات کە ئەم فەزایی بۆ خەڵک خۆڵقانووە خەڵکی کردووە بە دوو بەشەوە دوو چینەوە چینی دارا چینی هەژار و کەم دەرامەت. باسی زۆر گرفت و کێشەت کرد و دۆخێکە منداڵانی لە کوردستان تیادا ئەژین لە ئێستادا لە لایەن جیهەتی ڕسمیەوە چی پرۆژەیەک چی کارێک لە ئارادایەکە ومێت بەوە بکەیت کە لە شوێنێکە سنوورێک بۆ ئەم کێشانەدا ئەنێ دیان بەرەو باشتری ئەبات ئاڵوگۆڕێک دروست دەکات. مەبەست دەسەڵات و حکوومەتە؟ بەڵێ هەتا ئێستا من بۆ خۆم کە کەسێکە مۆزەفی حکوومەتیشم کەسێکیشم لە سنتەری بەرگیر لە مافەکانی مناڵانە کارەکەم هەتا ئێستا هیچ پرۆژەیەک هیچ شتێکی وام نەدیوە کە زۆر دیفاعکەر بێ لە مافەکانی مناڵان. ڕاستە لەم ڕۆژەیە حەفلەیان بۆکەن شوێنەوە خۆشیەک لەم ڕۆژایەیان بە مناڵان بەڵام وەکو ئەوەی کە قەزیەکە بن بڕکەن و چارەسەرێکی جزری بۆ ئەم قەزەی مناڵ و قەزەی خوێنێنی مناڵ و قەزەی مناڵ دابنێن نەمدیوە نییە بەداخەوە کە لە هیچ شوێنەکان نەمدیوە. پرسیار و سەرنجی بینەر زۆر هاتووە بەڵام ئەگەر سەرنجە هەرتەنها بخوێنمەوە و پرسیارێکیشیان ئاراستە ئێوە بکەم سەرنجە ئەوەڵێ هیوادارم کە لە پرۆسەی خوێندن و پەروەردەدا ئاڵوگۆڕی بەسەردا بێت و بۆ نمونە ئاین بە منداڵان نەوترێتەوە ئەو وەکو سەرنجێک هاتووە بەڵام پرسیارێکی سەرنجڕاکێش دەڵێ کە دایکان و باوکان چەندە هۆشیارن سەبارەت بە مافەکانی منداڵان واتە بە شێوەیەکی گشتی لە کوردستاندا. وڵاهی من بە خۆشحاڵیە ئەڵێ ئێستا زۆر خێزان هەیە زۆر دیفاعکەرە لە مافی مناڵەکەی بەڵام تۆ چی لە دایک و باوکێگەکەی کە زۆر دەستکورتونە دارا و ئەوەیە زۆر حەز لێ مناڵەکەی هەموو هەچیەکی لەبەردەستا بێ هەچیەکی پێخۆش بێت بۆی بکە بێنێتە بەردەستی زۆربەی دایکان و باوکان ئاگاداری مافەکانی مناڵانە بەڵام بەداخەوە زۆربەی دایکان و باوکانیش حسابێکی ئەو تۆ بۆ مافی مناڵەکانیان ناکەن حسابێکی ئینسانی بۆ مافەکانی مناڵان ناکەن ئەوش لەوانەیە خەتای دایک و باوکان نەبێ خەتای ئەو دەسەڵات و ئەو نیزامە بێ کە ئەم جۆرە پەروەردەی کۆمەڵگای کردووە کە 32 ساڵەیە ئیش لەسەر ئەوە کە کۆمەلگا نەخوێنەوار بێ کە کۆمەلگا ڕاست و چەپی خۆی نەزانێت کە هەر بۆ نمونە کە ئەم مەکتەبە ئەهلی و مەکتەبە حکومیانەکە جیاکرانێتەوە ئەوە جۆرێکە لەوەی کە جۆرێکە بۆ دەستبردن لەوەی کە کەسی نەدار نەتوانێت خوێنەوار بێ کەسیش کە خوێنەوار نەبوو هەڵبەتە زۆر سەرنجی ناچێتە سەر ماف و ئیش و مافی چیە و ئیشی چیە و چۆن دیفاع لە مافی خۆشی و مناڵەکەشی بکە. ئەگەر قسەیەک ما بێ وەکو دووە وتەتان لە پێشوازی یەکی حوزەیران ڕۆژی جیهانی منداڵاندا من پیرۆزبایی لە سەرجەم مناڵانی دنیاکەم بە بۆنی جژنی جیهانی مناڵانەوە هیوادارم ئەم ڕۆژە ببێ بە ڕۆژی خەبات بە ڕۆژی سەپاندنی بە ڕۆژی سەپاندنی ئاواتەکانی مناڵان بۆ خەبات کە دژی هەن مەحرومیەتێک کە بۆ مناڵان دروستە بێ هەر شەڕێک کە دژی ئینسانیەت و مناڵانەکرێ من ئیوادارم بتوانین بە هەمومان لە ڕێی ڕێکخراوەکانەوە لە ڕێی ئینسانە ئازادی خوازەکانەوە بتوانین ئەم ڕۆژە بکەین بە
هەموو ڕۆژێک بۆ خەبات بە دژی ئەو نیزام و ئەو نیزامی کە ئەم ژیانەی قولقانووە بۆ ئینسانەکان و بۆ مناڵان بە تایبەتیش. ئەمیرە محسین ئەندامی بۆردی سنتەری بەرگری لە مافەکانی منداڵان، زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ ئەم دەرفەتتان. زۆر سپاس. ئازیزان، هەروەک لە سەرەتادا ئاماژەمان پێدا کە بەر لەوەی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان کۆتایی بێت، دووبارە ئەو دۆکومنتەی پێشەنگ بۆ قسەبارەت بە ئیسلامی سیاسی لە کوردستان کە لە نێویدا قسە و باسێکی سەردار عەبدوڵڵا حەمەیە لەم بارەیەوە دەبینین و پاشان لێرەدا بەرنامەکانی ئەم هەفتەیە کۆتایی دێت. بینەری پێشەنگ دۆ بن و تا هەفتەی ئایندەش کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوون. ئیسلامی سیاسی دەتوانێت هێزی ناڕزایەتی خەڵک پەرت و بڵاو کات، یەکگرتوو نەبێت، دەسەڵاتی کوردایەتی لەگەڵ ئیسلامی سیاسیە تاوکەری یەکتر دین لە دەوڵەت جیا بێتەوە. پێشەنگ دۆ. کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی مۆدێرنە، ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین ڕێک پێچەوانەی ئەسلی کۆمەلگای کوردی. ئەگەر ئێمە بگەڕێنە بۆ ساڵەکانی هەفتاکان هەشتاکان ئەبینین مەسەرەن لەو سەردەما ژنان لە چه ئاستێکا بوون و کۆمەلگا مەسەرەن لە چه ئاستێکا بوو، کۆمەلگا لە ئاستێکا بوو کە مەسەرەن دین وەکو ئەمرێکی تایبەتی بوو بۆ خەڵک خۆی پیادەیە کرد. یعنی ئەوە نەبوو کە دەستێوەدانێکی سیاسی تیا بکرێت و کۆمەلگا ڕاپێچ بکرێت بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین وەکو ئەمڕۆ کە ئیسلامی سیاسی دەور و نەقشی تیا. تەماشا بکەین مەسەڵەن دۆکومنتەکان وێنەکان هەموو ئەوان پێ دەڵێن کە لە ساڵەکانی هەفتاکان و هەشتاکانە کوردستان کۆمەلگایەکی مۆدێرن بووە، کۆمەلگایەکی دەنی بووە، ژن کوشتن نەبوو لەو کاتانە. شتێک کە ئەمڕۆ ئەیبینین ئیسلامی سیاسی باندوێتی بەسەر کۆمەلگا ئەو کاتە ئەوانەمان نەئەبینی. ئەو دەورەی کە ئیسلامی سیاسی ئێستا ئەیبینێت لە کوردستاندا من پێم وایە هەمان ئەو دەورەیە کە کلێسا دەیبینی لە سەدەکانی ناوەڕاستدا کە لە ئەوروپا چ نەهامەتیەکی بۆ کۆمەلگای ئەوروپی دروست کرد بوو، وەکو لە مێژووە دیار چ ڕۆژانێکی ڕەشی بۆ ئەو کاتانە دروست کرد بووە. هەمان دەورێک کە ئیسلامی سیاسی ئێستا ئەیبینێت ئەوەیە کە کۆمەلگای کوردستان لە کۆمەلگایەکی مەدەنیەوە بگۆڕێ بۆ کۆمەلگایەکی نامەدەنی دواکەوتوو، زاڵبکردنی جەهالەت و نەزانی و استیراد کراوە بەرژەوەندیەکی تەبەقاتی تیا هەیە. ئەمڕۆ کە ئیسلامی سیاسی دەوێت بەم کارانەی بەر بە بزوتنەوەیەکی ناڕزایەتی چینەکانی خوارەوە بگرێت تاوەکو لەم ڕێگایەوە بتوانێت کە هەم دەسەڵات بپارێزێت، هەم ئەو فەرهەنگەی کە کۆنەپەرستانەیە زاڵی کا بەسەر کۆمەلگا. ئیسلامی سیاسی مێژوەکەی گەڕێتەوە بۆ ئیخوان مسلمین کە لە مسر حەسەن بناوانە پیادەیانە کرد. لەو کاتەوە تر ئیسلامی سیاسی بە جیهاندا بڵاو بوو. ئەو سەردەمە کە شەڕی سارد هەبوو لەبێ قوتبی غەربی و قوتبی شەرقی بڵێن اتحاد سۆڤیەتی و ئەمریکا پێویستی بەوە هەبوو کە لەو ناوچانەی کە نفوسی اتحاد سۆڤیەتی تیا هەیە ئەم بزوتنەوەی پەرە پێ بدات، بزوتنەوەی ئیخوان مسلمین و بزوتنەوەی ئیسلامی سیاسی بەگشتی پەرە پێ بدات و پشتگیری بکات. تەنانەت مەسەڵەن هەوڵیدا لە دروستکردنی هێزی سیاسی توندڕەوی وەکو قاعیدە و داعش و ئەمانە هەر بۆ ئەوەی کە بتوانێت دوو هەدەفی هەبووە غەرب لەم وەستانەوە لە بەرامبەر قوتبی سۆڤیەتیا و هەروەها پاراستنی بەرژەوەندەکانی خۆی و هەژمۆنی خۆی بەسەر کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەم ڕێگایە ئەتوانێت ینی مسەوگەری بکات وە کردوشیەتی و تا حدێک لە کوردستانیش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو مێژووە کە مەڵەن ئیخوان مسلمینی لێ دروست بوو لەو کاتانەوە کە تا ئێستا ئەنجا بەدوای هاتنی ئەوە جمهوری ئیسلامی ئێران دۆر و نەخشێکی زۆری هەبووە لە سەرهەڵدانی ئیسلامی سیاسی لە کوردستان و لە هەموو ناوچەکەدا. یعنی ئیسلامی سیاسی هەم لە ڕێگای جمهوری ئیسلامی ئێرانەوە هەم لە ڕێگای وڵاتانی وەکو سعودیە و قەتەر و ئەوانەوە توانیویانە نفوسکەنە ناوێ و هەم لە ڕێگای تورکیاوەڵێن لە ڕێگای ئۆردۆغان و دەسەڵاتە ئیسلامیەکەی کە ئەوانە هەموو توانیویانە مەسەڵەن کاریگەری بکەنە سەر دروستبوونی هێزی ئیخوان مسلمین یاخود ئیسلامی سیاسی لە کوردستان بۆ ئەمە پارەیەکی زۆریان بۆ هەڵەڕێژن بۆ ئەوەی کە ئەم کار بکەن. یعنی ئەمە بەرژەوەندێکی گەورەی وڵاتانی دەوروپشتی ناوچەکەی تێدایە بە ئێران و قەتەر و سعودیە و کوێ و تورکیا و ئەمانە هەمووی و هەروەها لە بەرژەوەندی ئەمریکا و سیستمی سەرمایه‌داری جیهانیدایە چونکە بۆ ئیسلامی سیاسی دەتوانێت هێزی ناڕزایەتی خەڵک پەرت و بڵاو کات یەکگرتوو نەبێت. ئەم هێزەی کە مەسەڵەن خەتەری ئەوە کەم دەکاتەوە کە
شۆڕشێکی بڵێن ئیشتراکی سوسیالیستی لە منتیقەکە سەر هەڵبات و هەژمونی ئەمریکا و سەرمایه‌داری لە ناوچەکانە یاڵێت هەژمونی ئەو وڵات کۆنەپەرستانێ لە ناوچەکانە یاڵێت بۆیە مەسەرن بە هەموو توانایان بە ملیارەها دۆلار لە هەموو ڕێگایەک ئیمکانیات سەرف بکەن بەوەی ئیسلامی سیاسی لە کوردستاندا کاریگەری خۆی دابرێت و وە کۆمەلگا ڕاکێشێت تاوەکو بەر بە بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانە بگرێت کە ڕوونەدا لە ناوچەکەدا. دەسەڵاتی ناسیۆنالیزم دەسەڵاتی کوردایەتی لەگەڵ ئیسلامی سیاسیە تاوکەری یەکتر بەبێ یەکتر نایانکرێت و هەردووکیان لە بەرژەوەندی یەکتردان. من پێم وایە کە ئیسلامی سیاسی کارێکی زۆر باش بۆ دەسەڵات دەکات و دەسەڵاتیش کارێکی باش بۆ ئیسلامی سیاسی دەکات لە بەرامبەریان مەسەرەن مزگەوتێکی زۆر دەکاتەوە و میدیایەکی زۆر کەناڵە تەلەڤیزیۆنی زۆر هەموو خاتە بەردەستیان بۆ ئەوەی ڕۆژانە مەسەرەن ئەو تەبلیغاتە بکەن کە ئەم وەزع قابلی ئەوەیە کە قبول بکرێت کە خوا رازی لەسەرە و خوا ڕزقی خەڵکەیە و نازان بەم جۆرە هینان وەژ هێرشێکی زۆر بکەن سەر ژنان، چونکە ژنان ئەگەر بێنە پێشەوە لە کۆمەلگا دیارە کۆمەلگا ئاڵگۆڕی شۆڕژگێڕانە ڕوئات اینجا ئەیانەوێت بە هەموو شێوێک بتوان ئیهانە و سوکایەتی بە ژنان ڕابگەن و لە مینبەرەکان ڕۆژانە وەکو ژەهرێک بدەنە کۆمەلگا و کۆمەلگا ڕازیکەن بەو دەسەڵاتی کە ئێستا مەوجودە. ئەگەر بۆڵێکی ژەکەن ئەگەر جاروبار باسی گەندەڵیەکی ژەکەن دانێ سواری ئەو شەپۆلی ناڕەزایەتیە بن کە خەڵک هەیەی بۆ لە پێناو پایەگا و دینێکی دەسەڵاتی خوێن ئەگەر بێت و مەسەر خۆیان دەسەڵات بەدەستەوە بگرن ناتوانن عەدالەت و یەکسانی خوازی بڵێن زاڵکەن بەسەر کۆمەلگا ناتوان عەدالەت بێنن بۆ کۆمەلگا ناتوان یەکسانی بۆ چونکە باوەڕیان بەبوونی سیستمی سەرمایه‌داری هەیە. ئەنی سیستمێکی ئابووری ژێرخانێکی ئابووری تر نییە کە ئەوان کاری لەسەر کنجکە لە ژێرخانی ئابووری کۆمەلگای سەرمایه‌داری کە پشتبەستووە بەکاری کرێگرتە و خاوەندایەتی تایبەتی بۆیە عەدالەت و یەکسانی لە ڕێگەی دەسەڵاتی ئیسلامی سیاسیەوە بەدی نایەت. ئەمە تەوەهومێکە کە ئیسلامی سیاسی بە کۆمەلگای کوردستانی ڕاگەند و دەسەڵاتیش لە بەرامبەر ئەمە هیچ هینێک پیشان نایەت نەک ئەوەی کە مەسەڵەن تند بێ لە بەرامبەر ئەم تەبلیغاتانی کە ئیسلامی سیاسی ئەیکات بەڵکو پشتیوانیش یەکات بە مادی بە معنەوی و دەیەوێت کە ئەوان بوونیان هەبێت بوونی ئەوان باشترە لە هێزێکی شۆڕژگێڕ و ڕادیکاڵ بۆیە بە هەموو شێوەیەک ئەو دوو هێزە ئیسلامی سیاسی و هێزەکانی کوردایەتی دەسەڵاتی ئێستای هەرێم تەواوکەر یەکن پشتیوانی یەکڵکی کوردستان دەزانێت کە ئیتر خەڵکی کوردستان دەزانێت کە ئیتر لە سایه ئیسلامی سیاسیە ناتوانێت عەدالەت و یەکسانی خوازی بەدی بێنێت بۆ لەبەرەوەی هێشتا ئەو باوەڕی بەوە هەیە کە سیستمی دەوڵەمەند و فەقیر هەبێت یان ژێرخانە ئابوووریەکەی کە ئەو باوەڕی پێیەتی هەر سیستمی سەرمایه‌داریە. بۆ نمونە مەسەڵەن ئێستا ئەوان کاتێک کە باز لەوەکە کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی ئیسلامیە بەڵام وا تەماشا بکەین مەسەڵەن بگەڕێنەوە بۆ ساڵەکانی حەفتەکان و هەشتەکان ئایا مەسەڵەن مەسەلەی حیجاب بە نمونە بگرێت حیجابی ژنان ئایا کۆمەلگای کوردستان لەو سەردەمانەدا ئەوەندەی ئێستا حیجابیە کرد نەیەکرد. بۆیە کۆمەلگای کوردستان پێم وانە ئیسلامی سیاسی پێ قبول بێت و ئیسلامی سیاسی بتوانێت کە کۆمەلگای کوردستان ڕزگار بکات لە نەهامەتیەکانی لە کوێرەوەریەکانی لە هەژاری لە برسێتی لە نەداری تا کاتێک ئەمان دەتوانن هەژمونی خۆیان هەیە بەسەر کۆمەلگای کوردستانە کە هێزە شۆڕژگێڕ و ڕادیکاڵ و سوسیالیست و کۆمونیستەکان بێهێز بن کە هێزێکیان بەبەراهاتەوە وەتوانیان کە کۆمەلگای کوردستان بخەنە ژێر هەژمونی ئەوەی کە ئیتر شۆڕژگەڕانەوە و خەڵکی کوردستان بێتە مەیدانەوە بۆ داسەپاندنی بڵێن دنیایەکی باشتر و سیستمێکی باشتر ژیانێکی باشتر کۆمەلگای کوردستان ناتوانێت قبولی ئەو یاسا و ڕێسانەی ئیسلامی سیاسی بکات بەسەر یازاڵ بێت کە هەمووی پڕە لە نائەدالەتی پڕە لە نایەکسانە تەجروبەیە کە لە بەردەست خەڵکی کوردستانە بۆ ئەفغانستان و بۆ ئێران یعنی تەجروبەیەکی ڕۆشنە. من پێم وانە کە کۆمەلگای کوردستان تەقبولی ئەوە بکات کە هێزگەلێکی وەکو تاالبان یاخود جمهوریی ئیسلامی ئێران حکمی بکاتیان دەسەڵات بەدەستەوە بگرێت. ئێستا ئیسلامی سیاسی وها ناسراوە کە ئەو هێزان کە بڵێن لە پەرلەمان و لە دەسەڵاتن نەخێر ئیسلامی سیاسی ئێرەوە نییە. ئیسلامی سیاسی ئەوانەش دەگرێتەوە کە کەسانی وەکو شێخ نەهرۆ کەدانی وەکو بڵێن عەبدولەتیف سەلەفی ئەمانە کە مەسەڵەن بە خۆیان دەڵێن کە مەسەڵەن کار لە سیاسەتە ناکەن بەڵام کارەکانیان هەمووی سیاسیە لە بەرژەوەندی دەسەڵاتە کار دەکەن. ئێمە دەبێت ئیسلامی سیاسی تەنها بە یەکگرتو کۆمەڵ و بستنەوەی ئیسلامی نەناسینەوە بێ ئەوانش لەبەرچاوین ئەوانش کاری سیاسی دەکەن بە ڕۆژانە ئەیبینین ئەوانە کە چ بانگێشێکەکەن بۆ دەسەڵات و خەڵک چۆن مەشغوڵەکەن بە کۆمەڵێک مەسائلی تایبەتی بڵێن ژیانی شخصی خۆیانەوە و تەبین بە ژنانەکەن سوکایەتی بە ژنانەکەن مەلاکانیان هێنە سەر منبەرەکان سوکایەتی بە ژنان و بە کۆمەلگا ئەکەن بە کولی خەباتکردن لە بەرامبەر هەموو ئەمانە کارێکی هەموو ئینسانێکی
چەپ و کۆمۆنیست و پێشکەوتن خواز و هەموو هێزی کەسانێکی ئەلمانی و خەباتکردن لە بەرامبەر ئیسلامی سیاسیات دەبێت بەو شێوەیە بێت کە ئێمە مەسەرەن ئەو کارێکی ئیسلامی سیاسی کردوێتی خەڵک دەبێ هەڵی وەشێنێتەوە چۆن ئیسلامی سیاسی کاری ئەوە دەکات کە هێزی جەماوەر پەرت و بڵاو بکات ئێمە ئەبێ هێز شۆڕژگێڕەکان ئەبێ جەماوەر یەکگرتوو بکات یعنی لە هەوڵی یەکگرتووکردنی جەماوەری ناڕازی جەماوەری خەڵکی برسی و هەژار کرێکار و زەحمەت کێشدا بێت ئەم هێزە ڕێکخرا و یەکگرتوو بکات ئەوان دەیانێت پەرت و بڵاویکەن ئێمە دەبێت یەکگرتووی بکەین ئەمە یەکێکە لەو خەبات لەسەر بکەین یەکیتر ئەوەیە کە مەسەن دەور و نەقشی ئیسلامی سیاسی ئەبێ ئێمە کەم بکەینەوە مەسەن محاولە بکەین کە دین لە دەوڵەت جیا بێتەوە یەکێک لەو کارانێک کە ئەبێ شۆڕژگێڕەکان ئەمڕۆ لەسەر بکەن ئەوەیە کە دین و دەوڵەت ئەبێ جیاب دین ئەبێ ببێتە ئەمریکی تایبەتی خەڵک وە خەڵک ئیجبار نەکرێت کە مەسەن فڵانە دین قبول بکات و فڵانە دین ڕابس بکاتەوە یان چی یعنی ئازادیەک بۆ ئینسانەکان بەرقرار بکرێت یعنی یەکێک لە خاڵە سەرەکیەکان ئەوەیە کە بۆ ئازادی دەربڕینی بیرروڕا عقیدە و بەیان مەسەن خەبات بکرێت بۆ ئەوەی کە ئەمە بسەپێنرێ بەسەر کۆمەڵگا کە ئەمە بسەپێن بەسەر کۆمەڵ لە قازانجی ئیسلامی سیاسی و ئیسلامی سیاسی پاشەکشەی پێکرێت وەکو ئەوەی کە مەسەن وتون دین لە دەوڵەت جیابێت دین لە پەروەردە و خوێندن جیابێت کارێکە ئەمڕۆ شۆڕژگێڕەکان بیکەن لەم سەردەما بۆ لە بەرامبەر ئیسلامی سیاسی لابردنی تەگەرە و کۆسپ لە بەردەم خۆیاندا بۆ بەدیێنانی دنیاکی باشتر ئەوەیە کە دین لە دەوڵەت جیابێتەوە و دین ببێتە ئەمریکی تایبەتی خەڵک دین لە پەروەردە و خوێندن جیاب بێتەوە لایەنگری مەسەن کۆمەلگایەکی سیکۆلار و علمانی بکرێت و کار بۆ ئەو بکرێت کە هەموو کەسێک ئازاد و ئازادی بە قەید و شەرتی بیرروڕا و عەقیدە و بەیان ڕابگەێنرێت و ببێتە یاسا و لەو دەستورا کە حاکمە ئیتر زاڵ بکرێت بەسەر کۆمەلگادا ئەمە مەسەلێکێکە لە ڕوکنە ئەساسیەکانی خەبات لە دژی ئیسلامی سیاسی ئێمە مەسەرەن خەبات ناکەین لەبەرەوەی کە دین لە ذهن و بیری خەڵکە بسڕینەوە نە ئێمە ئەبێ خەباتکەین خەڵک ئازاد بێ لە دەربڕینی بیرباوەڕی خۆی هەر دینێکی هەبێ یان نەیبێت یان ئەمە یەکێکە لەو کارانی کە ئێمە ئەیکەین لە مەسەن ئەبێ بیکەین لە بەرامبەر ئیسلامی سیاسی ئیسلامی سیاسی دەیەوێت دین دەوڵەت جیان نەبێت یاسا و دەستور و شریعەت بزاڵ بێ بەسەر دەوڵەتە کە ئەمە مەسەلەن پێشێلکردنی مافی ئەوانی ترە کە غێرە دینن یان لە دینێکی ترن تا کۆمەلگا لەم ئاستەنانی لە بەردەما لا نەبرێت لە نەهامەتەکان لە کوێرەوەرەکانیشی ڕزگاری نابێت و ئیسلامی سیاسی بەم شێوەیە دەتوانێت پاشەکشەی پێ بکرێت